ئەوانەی کە ئێستا لە گەشتیارانەی لە وڵاتی ئێران گەڕاونەتەوە گەشتیارانە بەدڵێکی گەورە و بە داوای لێبردنەوە ئەگەر هەر کەم تەرخەمیەک لە ڕووی ژیانیان کە ئێستا لە کەرنتینن لە چەند شوێنێکن لە 13 شوێن لە هەرێمی کوردستاندا ئەو گەشتیارانە لە دابڕانێکی تەندروستیدانە لەژێر چاودێریدانە سوپاسیان دەکەین کە ئەگەر تەحمل بکەن و ئەوە بۆ بەرژەوەندی گشتیە بۆ بەرژەوەندی هەموو تاکەکانی کۆمەلگایە لە هەرێمی کوردستاندا. ئەم نەخۆشیە بەڕێزان پێویستی بەوەیە کە بە چاوێکی گونجاو و زانستیانە سەیری بکەین نەک بە دروستکردنی فۆبیا و ترس و دڵەڕاوچێ لە نێو هاوڵاتیان و پێشنیارەکان و بڕیار و ڕاستپاردەکان لەلایەن وەزارەتی تەندروستی دەردەچێت دوای دراسەکردن دوای پەیوەندیکردن لەگەڵ وەزارەتی تەندروستی عێراقی فیدرال لەگەڵ ڕێکخراوی تەندروستی جیهانی چونکە ئەمە لەلایەن ڕێکخراوێکی سەر بە WHO لەسەر ئاستی نێودەوڵەتی و ڕاستپاردەکان زۆر بە دەقیقی دەردەچێت بۆیە لە هەر کاتێکی گونجاو لە هەر ئەگەرێکی پێشات ئێمە وەک وەزارەتی تەندروستی دەتوانین لایەنە پەیوەنددارەکان لە ڕووی داوامکردن قەرەباڵغی شوێن بخێنە ڕوو و سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران و وەزارەتە پەیوەنددارەکان ئەو کاتی بڕیاری پێویستی ڕەنگە پێ بدرێت لە کاتی هەبوونی هەر حالەتێکی گومان لێکراو لەلایەن هاوڵاتیەوە کە گەشتیار بێ یانیش گەڕاوە بێتەوە پێویستی بەوە بێ کە چاودێری پزیشکی تایبەت ئێمە تیمی گەڕۆکی خێرا یان بڵێن ئیستجابەی سریع وەڵامدانەوەی خێرامان هەیە ئەم تیمانە چاودێریان دەکەن و هەر حالەتێک پێویست بێت هەر حالەتێک گومانی لێ بکرێت دەخرێتە ژێر چاودێری تەندروستیەوە تا ئەو دقیقەی قسە دەکەین هیچ حالەتێکی گومان لێکراویان توشبوو بە نەخۆشی ڤایرۆسی کۆرۆنا نەبووە هەموو ئەو حالەتانەی کە باس کرابێ عرض کرابێت پێویست بە چاودێری کردن بێت چاودێری کراوە و پشکنین ئەنجام درراوە خۆشبەختانە تا ئێستا هیچ نەخۆشێکی کۆرۆنا نابێت نەبووە و ئینشاءالله ئێمە بە دوواداچوونی زیاتر دەکەین بۆی ئەگەر هات و گومان لێکراوەکە بێت دەست بەجێ حالەتەکەی بدۆزینەوە ئەو کات ئەگەر بێت و حالەتەکە هەبێت وەزارەتی تەندروستی ڕای دەگەێنێت و بە فەرمی تۆمار دەکرێت.